ڕۆژی گیانی هۆشیارکردنەوەیە لە مین وەکو دەزانین هەرێمی کوردستانیش بە تایبەت سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ئێران بە تایبەت مینێکی زۆری لێ هەیە و ناوچەی من ڕێژکراومان هەیە و هێشتا هەندێک ناوچە هەند پاک نەکراونەتەوە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز جەبار مستەفا سەرۆکی دەستگای کاروباری مین لەسەرم بابەتە. بەڕێز کاک جەبار سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر پێمان بڵێ ئێستا لە هەرێمی کوردستانە ڕووبەری چەندە مین پاک کراوەتەوە و چەندە مەترسی لەسەر هەرێمی کوردستان ماوەیانی ناوچە جیاوازەکان و ڕووبەری زەوی پاک نەکراومان هەیە؟ زۆر سپاس بۆ ئێوە. دیارە لە هەرێمی دیارە ئەمڕۆ چواری چوار ڕۆژی جیهانی مینە، ڕۆژی جیهانی وشیارکردنەوەی مین و پاڵپشتیە لە پرۆسەی کاروباری مین. بەو بۆنەیەوە پیرۆزبایی خۆم دەگەێنمە هەموو پیشەگەرانی مین لە هەموو دنیا بەگشتی و لە هەرێمی کوردستان بە تایبەتی. دیارە خاچێکی زۆر لە هەرێمی کوردستان بە چەند قۆناغێکی جیاجیا پیس بووە بە مین و پاشماوەی جەنجی کە بریتی بووە لە 776 کیلۆمەتری چوارگۆشە. لە ساڵی 92ەوە هەم لە ڕێگای ڕێکخراوە بیانیەکان و ناوخۆییەکان و دەسەڵاتی کوردستان تواندراوە تا ئێستا 255 کیلۆمەتر تا ئێستا ماوە کە جێگای مەترسین و پیس بووە بە مین و پاشماوەی جەنجی. باشە، ئەو ڕووبەرەی کە ماوە لە هەرێمی کوردستانە بە دەقیقی دیاری کراوە، ینی ئەمارەکان و شوێنەکان لۆکیشنەکان لەلایەوە بە دەقیقی هەن؟ بەڵێ بە تاکید دیارە ئەو 255 کیلۆمەتر چوارگۆشەیە دابش دەبێ بەسەر هەموو هەرێمی کوردستان هەر لە زاخۆوە تاوەکو گەرمیان. بەڵام لە شوێنێک بۆ شوێنێک ڕێژەکە دەگۆڕێ. بۆ نمونە 160 مین و پاشماوەی جەنجی و خاچی پیس بوو دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی و گەرمیان. ئەو ڕێژەیە بوونی ئەو ڕێژەیە پەیوەندی بە چیەوە هەیە بۆ سەردەمانێک دەگەڕێتەوە؟ بۆ دووسێ قۆناغ دەگەڕێتەوە. یەکیان بە حکمی بەردەوامی شۆڕشی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان کە لەلایەن حکوومەتەیەک لە دواییەکانی عێراقەوە بۆ ڕێڕە و وەستاندن و چاڵاکیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان دانرابەوە. ئەمەیان قۆناغێکیش کە شەڕی 8 ساڵەی عێراق ئێران کە خاچێکی زۆری هەرێمی کوردستان بووە شەڕگەی ئەو جەنگە کاولکەرە. ئەوە بووە هۆی ئەوەی کە خاچێکی زۆر لە هەرێمی کوردستان پیس بێ بە مین و پاشماوەی جەنجی. باشە کاک جەبار، جۆری مینەکان چین؟ ینی ئەو جۆرانی کە هەن دیارترینیان چه جۆرێکن؟ خۆی دوو جۆر مین هەیە، ئەنتی تانک هەیە و ئەنتی پێرسناڵ واتە دژەکەسی. ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە 195 دژەکەسین. لەبەرەوەی هۆکارەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە هێزی پێشمەرگەی کوردستان ئەو کاتی ئالیاتی سەربازی نەبووە، تەنها مەفارز بووە لە چاڵاکیەکانیان دێ بە دێ شاخ بە شاخ دۆڵ بە دۆڵ گەڕاون و حکوومەتی عێراقیش زۆربەی زۆری ئەو مینانەی کە دایناوەتەوە مینی دژەکەسین. باشە کاک جەبار، ناوچەی نیشتەجێبوو با بڵێن ناوچەی من ڕێژمانەیە نزیک لە ناوچەی نیشتەجێبوونی هاوڵاتیانەوە؟ بەڵێ بە تاکید ئێمە لە زۆر شوێن کە نزیکە لە ئاوەدانی، نزیکە لە نیشتەجێبوونی خەڵک، نزیکە لە گوندەکان بە تایبەتی. بۆ نمونە لە قەزای چۆمان هەر لە ناو گوندەکان لوغم و پاشماوەی جەنجی بەدی دەکرێ،
چێلگەی مین وجودی هەیە و لە پێنجوێن بەداخەوە کە ناوچەیەکە لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن ناوچەی گەرمە هێندەی چێلگەی مین لێە هەر لە کە داخلی بەلەدیە و سنووری شارەوانی هەڵەبجە دەبی عەفو پێنجوێن دەبی هەتا دەگەیتە کۆتایی پێنجوێن ئەوە هەمووی بوونی چێلگەی مین و مەترسیە بۆ سەر ژیان و گیانی هاوڵاتیان. باشە کارکردنی ئێوە ئێستا لە چه ئاستێکدایە بۆ پاکردنەوەی ناوچەکان تیمەکان چۆن دابەش بوون؟ ئێمە لە هەرێمی کوردستان وا دابەش بووە لەسەر 4 بەڕێوەبەرایەتی گشتی دهۆک هەولێر سلەیمانی گەرمیان و کۆی ئەو تیمانەی کە هەمانە دوو جۆر تیممان هەیە تیمی دەستیمان هەیە کە بریتە لە 35 تیمی دەستی و هەندێک تیمی میکانیکیشمان هەیە کە بریتین لە 6 تیمی میکانیک. ئەو تیمانە ئێستا بەهۆی هەندێک گرفت لە دەستگای گشتی کاروباری مین کە نەبوونی سەیارەی پێویست نەبوونی ئالیات ئەوە بۆتە هۆکارێک کە نەتوانین سەرجەم تیمەکانمان لە کار و پرۆسەی مینپاچی بەگەڕ بخەین. باشە کاک جەوار باست لە ئامێرەکان کردکەوەتە با من بپرسم کەرەسە و کەلوپەلی پێویستان هەیە بۆ کارمەندەکانتان یانەر ئایا کارمەندی پێویستان هەیە بۆ پاکردنەوەی مینەکان و ئەو کەلوپە لە پێشکەوتوانەی ئێستا لە سەراسی گیانەیە لە لایەوە دەستەبەرن دەسەکەون؟ مەسەلەی کەلوپەل و ئالیاتی و میکانیکی پاکردنەوەی پرۆسەی پاکسازی مین بەڕاستی تا ئێستا لە هەرێمی کوردستان هەر ئەوەی کە لە بیدایەتی هەبووە هەر ئەوەیە یعنی شتێکی نوێ نییە لەبەرەوەی بەهۆی ئەو قەیرانە داراییەی ڕووی لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە نەتواندراوە هەنگاو بندرێ بۆ ئەوەی کە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی ئالیاتەوە لە ڕووی ئەجهیزەی پێشکەوتووەوە کار لە پرۆسەی مینپاچی بکرێت لە هەرێمی کوردستان. باشە ئەی وەکو کارمەندی پێویستان هەیە؟ بە تەکید دەستگای گشتی کاروباری هەرێمی کوردستان کێشەی لە کارمەند نییە کێشەی لە توانای کارمەندیش نییە خبرات و توانای کارمەندان و پیشەگەرانی مین لە دەستگای گشتی کاروباری مین لە ئاستێکی زۆر باڵادایە بەڵام ئەوەی کە ڕێگرە لەوەی کە هەموو تیمەکان هەموو ئەو توانایە بخڕێتە گەر لە پرۆسەی مینپاچی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک گرفتە وەکو باسم کرد گرفتی نەبوونی سەیارەمان هەیە و نەبوونی ماف و ئیمتیازاتی پیشەگەرانی مینمان هەیە. باشە تاکەی ینی ئەو گرفتتان دەبێ ماف و ئیمتیازاتی پیشەگەرانی مین ینی ئایا هەوڵی بۆ ئیراوە لە چوارچەی پرۆژە یاسایە ببرێتە پەرلەمان ئاراستەی حکومەت بکرێ هیچ هەوڵێک هەیە لەم بارەیەوە؟ بەداخەوە لە هەرێمی کوردستان بەهۆی پرۆسەی پاکسازی مین توێژێک دروست بووە توێژێکی بەشمەینەت توێژێک کە هەموو تەمەنی گەنجی و جوانی خۆیان لە پاکردنەوەی خاچی هەرێمی کوردستان بەسەر برد ئێستا هیچ ماف و ئیمتیازاتێکیان بۆ دەستەبەر نەکراوە تاوەکو ئێستا کە ئێمە قسەی تێدا دەکەین بەڵام دەستگای گشتی کاروباری مین پرۆژە یاسایەکی ئامادە کردووە پێشکەشی پەرلەمانمان کردووە پێشکەشی هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانمان کردووە و پێشکەشی ئەنجومەنی وەزیرانمان کردووە و تا ئێستا ئەو کابینەیە بەڕاستی وەکو پێویست ئاوڕی نەداوەتەوە لە ماف و ئیمتیازاتی پیشەگەرانی مین. پەرلەمان دەڵێت چی؟ پەرلەمان تاران دەڵێن چی؟ کە پرۆژە یاساکەتان داونەتیێوان دەڵێن چی؟ بۆ خوێندنەوەی بۆ ناکرێ؟ پەرلەمانی کوردستان هەموو فراکسیۆنەکان متتەفیقن لەسەرەوە هەمویان بێجیاوازی چ فراکسیۆنی زەرد چ فراکسیۆنی سەوز چ فراکسیۆنەکانی تر هەمویان کۆکن یەکدەنگن لەسەرەوە بەڵام تا دەبێ ئەو پرۆژە یاسایە لە ڕێگای حکوومەتەوە
لیژنەی قانونی ئەنجومەنی وەزیرانەوە ئاراستەی پەرلەمان بکرێ لەبەرەوەی ئەوەی مالی هەیە تەبعاتی مالی هەیە بۆیە ئەوە دیسانەوە کێشەیە یعنی ئەوەی کە ڕێگرە لەوەی کە ماف و ئیمتیازاتی پیشەگەرانی مین بە یاسایی بکرێ ئەوەیە کە ئەو کێشە مالیەیە کە هەیەی واتە پێویستی بە پارەیە هەندێک پارە دەکەوێتە سەر حکوومەت دەبێ بڕیاری لێ بدا و بەڵام حەق بوو ینی پەرلەمان پرۆژه یاساکە بکە بە یاسا ئەو کاتە حکومەت جۆرێک لە ئیجباری بۆ دروستە بوو کە کارەکانی بکە باشە کاک جەبار هۆشیاری خەڵک چۆنە بەرامبەر بەمین ئێستا وەڵا هوشیاری خەڵک ئێمە لە دەستگای گشتی کاروباری مین بەردەوام لە سنووری هەر پارێزگایەک ئێمە تیمی هوشیارکردنەوەمان هەیە بە دوو جۆر کار لەسەر هوشیارکردنەوەی خەڵکو و لە مەترسیەکانی مین دەکەینەوە ئەویش جۆرێکیان ڕاستەوخۆ کە تیمەکانمان سەردانی گوندەکان دەکەن لە گوندەکان کۆبوونەوە بە خەڵکی دێهاتیەکان دەکەن کە وشیارییان پێدەدەن لەسەر مەترسیەکانی مین و کۆڕ دەکەن سیمینار لەسەر مەترسیەکانی مین بەڕێوە دەبن و لە گوندەکان چاودێری سەلامەتی دروست دەکەن ئەنجا ئەو چاودێری سەلامەتیە مامۆستایەک بێ یان کەسێکی ڕۆشنبیر بێ یان هاوڵاتیەکی بە ئاگا بێ ئەوە وەکو چاودێری سەلامەتی کە بەوانی تر ڕابگەێنێ و زۆر جار مامۆستایانی ئاینی بەڕێز لە دێهاتەکان زۆر هاوکارمان دەبن لەوەی کە لە خوتبەکانیان لە دانیشتنەکانیان لە مزگەوتەکان وشیاری مینیش لە ڕێگە ئەوەی کە ئێمە پێیان دەڵێن بڵاوی دەکەنەوە بە خەڵکەکەی ڕادەگەێنن باشە کاک جەبار لە پێناو خزمەتکردنی خەڵکی دەهاتیەکان باشە کاک جەبار هاوڵاتی بە دڵنیاییەوە بچێتەوە حەقلانێکەوە پاکتان کردوێتەوە مەترسی نەبێ ئەوەی کێوە پاکتان کردوێتەوە خوا نەخواستە مینێک مابێت یان ڕووداوێکی نەخوازرا ڕووبدا بە تاکید ئێمە گەر هەر خاچێک کە تیمەکانی ئێمە پاچی دەکەنەوە دوای پرۆسەی پاکردنەوە سامپلین دەکرێن نمونە سازی بۆ دەکرێ و چێک دەکرێتەوە و دڵنیایی جۆری تیمی دڵنیایی جۆریمان دڵنیایی دەدا ئەنجا لە ڕێگای پرۆسەیەکی سەرکەوتووە زەویەکە ڕادەستی خاوەنەکەی دەکەینەوە کە هیچ مەترسی لەسەر نەماوە بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی ئێستا کە دەمەوێ بیڵێم بەهۆی بوونی جیابەهاری و وەرزی بەهار و ئەوانە بەڕاستی خەڵک زۆر گوێ بە ڕێنماییەکانی دەستگای گشتی کاروباری مین نادا تووشی ڕووداوی نەخوازراو دەبن زۆر بەداخەوە تا ئێستا ئەم ساڵ 6 کەس لە هەرێمی کوردستان بوونەتە قوربانی کاک جەبار دوایین قسە چییە؟ دوایین قسەم دووبارە پیرۆزبایی لە هەموو پیشەگەرانی مین دەکەم و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات ئاور لەو توێژە بەشمەینەتە بداتەوە کە بەهۆی مین و پاشماوەی جەنجی حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق بە میرات بۆمان بەجێما و داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش دەکەم کە سەردانی شوێنە گەشتیاریەکان دەکەن زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ هەر تەنێکی نامۆ کە دەبینن پەیوەندی بە ژمارە 182 دەستگای گشتی کاروباری مین بکەن یەکسەر تیمەکانی ئێمە دەگاتە لایەن و لە مەترسیەکان دووریان دەخاتەوە زۆر بەڕێز کاک جەبار مستەفا سەرۆکی دەستگای کاروباری مین سپاس بە ئامادەبوونە سپاس بە ڕوونکردنەوەکانت سپاس بۆ زانیاریەکانت ئێمەش بە هیوای لەگەڵێوەدا کە ئەو پرۆژە یاسایی باست کرد لە پەرلەمان تێبپەڕێنرێ و حکوومەت بە دەم داواکاریەکانتانەوە بێ